کەشناسێک دەڵێت بوومەلەرزەیەکی نامۆ لە کەرکووک ڕوویداوە. لە سلێمانی مانگرتن پێینە ڕۆژی سێم و لە هەولێری کێشە بۆ نۆژەنکردنەوەی بازاڕی قەیسەری دروست بووە. سڵاوتان لێبێت. بوومەلەرزە نامۆکەی کەرکووک کە بە گوڕی 4.2 بە پێی پێوەڕی ڕەختەر لە نێوان کەرکووک بۆ قەزای بێجی ڕوویداوە هەستی پێکرا. گومانی مەترسیداری لای کەشناسێک دروست کردووە. چەند ڕۆژێک ئەم حاڵەتە لە ناوچەکانی گەرمیان و لەسەر سنووری ئێران بە پلەی جیاواز و ئەمڕۆژ لە نێوان کەرکووک و بێجی بە پلەی جیاواز ڕوویانداوە. سیروان ساڵح شارەزای کەشناسی بە 1964 وت پلێتی عەرەبی لە قوڵایی زۆر جوڵاوە، ئەوەش فشاری تون دەکاتە سەر پلێتی زاگرۆس لە سنوورەکانی نێوان عێراق و ئێران لە دەریاچەی بە تایبەتیش لە دەریاچەی ورمێوە تاکو و دەگاتە کەندا و مەترسی ڕوودانی بوومەلەرزەی پلەی کاولکاری هەیە. ئەو کەشناسە پێی وایەوەی لە کەرکووک ڕوویداوە پێشهاتێکی مەترسیدارە و پێویستە لێکۆڵینەوەی وردی چەند کاتژمێری بۆ بکرێت بۆ ئەوی بزانن ئەگەری دووبارە بوونەوەی هەیەیان نا. بەشێک لە دوکاندارانی بازاڕی قەیسەری هەولێر کە ساڵی ڕابردوو دوکانەکانیان سوتا گرت بوونەوە و دەڵێن دوکانەکانیان نۆژەنکردنەوەی ماوە کەچی ماگانە بێ ئەوەی ئیش بکەن کرێ ئەدەن. مۆتەسەم عەبدوڵخادر خاوەن دوکانە بە 1964 وت بە پێی پلان دەبوایە بە 6 مانگ ئێمە بگەڕێنەوە ناو دوکانەکانمان، بەڵام وانۆ مانگ بەسەر ڕووداوەکەدا تێئەپەڕێ کاری نۆژەنکردنەوە تەواو نەبووە. بەڵێندەری پرۆژەکە بە دوکاندارەکانی وتووە ئەوەندەی پارەم پێدرابە لە نۆژەنکردنەوەی دوکانەکان خەرجم کردووە، ئێستاش پارەم لەبەردەستدا نەماوە بەهۆی هەڵگیرسانی ئاگر لە ڕۆژی 5/5/2024 لە شاری هەولێر 227 دوکان لە بازاڕی قەیسەری سووتان. ئێستا و دوای 9 مانگ کاری نۆژەنکردنەوە بەهۆی خەرج نەکردنی پارە لەلایەن حکومەتەوە بۆ بەڵێندەر کارەکانی نۆژەنکردنەوەی ڕاوەستاوە. مامۆستا و فەرمانبەرانی ناڕازی شەو و ڕۆژیان بە چای بێشەکر و ئاو لە ژێر خێمەکەی بەردەم ئۆفیسی نەتەوەی یەکگرتوەکان لە سلەیمانی بەسەر دەبن. مانگرتنی ئەوان پێی نایە ڕۆژی سێمەوە. سروشت هاواری مامۆستای ناڕازی بە 1964 وت 3 ڕۆژە تەنیا ئاوی خواردۆتەوە. ئەو مامۆستایە پێی وایە لە بەرامبەر جێبەجێکردنی داواکانیان بۆ تەوتینی موچە و یەکلاکردنەوەی پرسی لە بەرزکردنەوە و پێدانی موچە لە کاتی خۆی ئەبێت بەرگە بگرن و جارێ زۆریان لە پێشە. هەندێک لە مامۆستا و فەرمانبەرەکان شەوی ڕابردوو تەندروستیان تێکچوو بوو فریاکەوتنی خێرایی سلێمانی ئەمبوڵانسێکی بۆ دابینکردن. سەرڕای ئەوەش ڕەشەبایەکی بەهێز هەڵی کردووە کەشی ناوچەکەش زۆر ساردا، هەروە بەشێکیان ترسی ئەوەیان هەیە خێمەکەیان بەسەردا بڕوخێت. زیاتر لە دەڕۆژە هێسترێک لە یەکێک لە گوندەکانی سەر سنووری هەڵەبجە مینێک پەیدا تەقیوەتەوە بەهۆیەوە بەشێکی قاچی قەرتاوە. ڤێتەرنەری پێی باشە لە ناو ببرێت، بەڵام ئەندامێکی لیژنەی فتوای شارەزور دژی ئەو بۆچوونەیە چاڵاکوانێکی شەوڵی دروستکردنی قاچی دەستکردی بۆ ئەدان. پێچرەکە لەگەڵ چەند ئاژەڵێکی دیکە بووە کاتێک مینێک پێیاندا دەتەقێتەوە ئەو قاچێکی ئەقرتێت و ڕزگاری ئەبێت ئەوانەی تر مردار ئەبنەوە. دوای چەند ڕۆژێک ئەو هێسترا ئەهێنرێتە نزیک قەزای سەید سادق. شادمیر سدیق چالاکوانێکی ئەو قەزایە بە 1964 وت بە دوواداچوونیان بۆ چارەسەرکردنی کردووە و لە هەوڵی ئەوەدان قاچە قرتاوەکەی بەدەستکرد بۆ دروست بکەنەوە. چەند هاوڵاتیەک تێچووی قاچە دەستکردەکەیان گرتۆتە ئەستۆ، بەڵام بە دوای ئەو کەسەدا دەگەڕێن کە دروستی ئەکات. کەم بارانی ئەم ساڵ کێشەی جۆراوجۆری دروست کردووە، بە تایبەتیش لە سنووری ئیدارەی گەرمیان. سنووری ئیدارەی گەرمیان ماوەیەک لەمەوبەر ئەوەیان ڕاگەیاند کە مەترسیان هەیە ڕوبەڕووی وشکە ساڵی ببنەوە، بەڵام ئەوەی ئێستا من باس یەکەم بابەتێکی دیکەیە. چالاکوانان لە سنووری ناحیەی ڕزگاری بە بەردەوامی ئاو ساڵانە بە بەردەوامی ئاو بۆ ئاژەڵەکان دابینەکەن، بە تایبەتیش لە وەرزی هاویندا، بەڵام ئێستا کە وەرزی جستانە بەهۆی کەمبارانیەوە ناچار ئاو بۆ ئەو ئاژەڵ و باڵندە چێویانە دابینەکەن کە لە سنووری ئەو ناحیەیە یاخود لە سنووری گەرمیان بە شێوەیەکی گشتیە. چەند حەوزێکی لە کۆنکرێت دروستکراویان هەیە، ئەو حەوزانە ساڵانە پڕی ئاو ئەکەن بە تایبەتیش لە وەرزی هاویندا، چونکە لەو وەرزە بە تایبەتیش لە ئیدارەی گەرمیان گەرمایەکی لە ڕاددەبەدەرە. لە ئێستاوە ئەو حەوزانە پڕی ئاو ئەکەن و هەندێک کەس بە شێوەیەکی خۆبەخش بە تانکەر ئاوەکانیان بۆ ئەهێن و تەواوی ئەو حەوزانە
پڕ ئەکەنەوە بۆ ئەوەی ئەو باڵندە و ئاژەڵانەی کە لە سنوورەکە هەن لە تێنوێتی ڕزگاریان ببێت. بەڕێزان هەواڵەکانم بۆ خوێندنەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.